بینەرانی عزیز سڵاو کاتتان باش. خۆشەویستان لە خزمەتتان دایم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەی تایبەت بە هەڵبژاردننی شانۆگەری انتخابات لە ئێران. ئەمجارە هاتوینەتەوە لای بەڕێز کاک مستەفا هیزری لێپرسراوی گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ تاکێکردنی ئەم بابەتە. کاک مستەفا زۆر سپاس بۆ ئەوەی داوەتی ئێمەتان بۆ ئەو چاوپێکەوتنە قبول کرد. سپاس بۆ ئێوە و بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. بەڕێز کاک مستەفا وەک پرسیاری ئەووەڵم ئێوە چ وەکو خۆتان چ وەکو ناوەندی هاوکاری هەڵبژاردننی ئەمجارەی سەرۆکۆماری شوراکان لە ئێران کە بڕیارە لە ڕۆژی 28 مانگی جۆزەردان بەڕێوە بچێت تحریم کردووە. ئەو کۆدەنگیە چۆن پێکاتووە هۆکاری ئەو بایکۆتکردنە لە ڕوانگەی ئێوە چی بوو؟ بە بۆچۆنی من هەروەکو لە زۆربەی خەڵکی ئێران لەو بەناو هەڵبژاردنەدا بەشداری ناکەن و ڕایانگەیاندەوە بایکۆت دەکەن و چەندین چالاکی لەلایەن گروپەکانی جیاوازەوە لەو موردەدا هاتوۆتە پێشێوەکو نەبە جمهوری ئیسلامی ڕایی بیڕایی و ئەلەو شتانە. بێگومان ئێمەش وەکو ناوەندی هاوکاری کە لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران پێکاتون و لە مێش ساڵە ئێمە ئەو ڕژیمەمان قبول نییە لە گشتیەتی خۆیدا و هەڵبژاردنەکانی ڕابردووشمان ئەگەر نەڵم هەمومان زۆربەمان تەحریممان کردووە لە خەڵکمان داوا کردو کە بەشداری نەکەن. ئەم جارە کە وەزعیەتی ئێران لە چاو ڕابردوو زۆر خراپتر بووە، سەرکوت و زەبر و زەنگ زیاتر بووە، نەبوونی ئازادیەکان پەرەی زیاتر گرتووە و کۆماری ئیسلامی ئێران حتا بۆ ئەوانەی کە باوەڕیان پێ هەبوو دەرکەوتووە کە ناتوانێت چارەسەری گرفتەکانی ئێران بکاوە. لەو سیستەمەدا هەڵبژاردن و ڕێدەنگی خەڵک هیچ معنایەکی نییە، بۆیە مەشگەیشتیم لەو قەناعەتەی کە دەبێ ئەو بەناو هەڵبژاردنە تەحریم بکرێ و داوا بکرێ لە خەڵک کە بەشداری نەکەن تێیدا. زۆر سپاس. کاک مستەفا ئایا لە نەزەر ئێوە جیاوازی هەیە لە نێوان ئەو هەڵبژاردنە و هەڵبژاردنەکانی پێشووتر؟ ئەگەر جیاوازیەک دەبینن ئەم جیاوازانیە چی؟ بەڵام ئەگەر باسی جیاوازەکە بکەین وەک عەرزم کردی لە ماهیەتی خۆیدا ئوسووران هەڵبژاردن لە سەرەتاوە لەو ڕژیمەدا شتێکی بێمەعنا بووە. بەڵام ڕۆژ بە ڕۆژ کە تەمەنی حکوومەت درێژ بووتەوە خەڵک زیاتر لە دروشمە قەبەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و فری و دەرانەکەی ئاگادار بوونە وردە وردە لێی تەکاونەتەوە و لە شانۆگەری هەڵبژاردننی ئەم جارەدا زیاتر لە ڕابردوو خەڵک لێی دوور کەوتونەتەوە لە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. ئەوە یەکێک لە تەفاوەتەکانێتی. مەسەلەیەکی دیکە کە لێرەدا پێویستە سەرنجی پێ بدەین ئەوەیە کە لەو لە نێوان ئەو کەسانەی کە خۆیان کاندید کردبوو بۆ سەرۆک کۆماری مۆرەکانی زۆر وەفادار بە ڕێژیم و کە هیچ خەڵک چاوەڕوانی ئەوە نەبوو ئەوانە لەلایەن شوڕای نیگەهبانەوە حەسف بکرێن، ئەوانە حەسف کراون. ئەو بخۆی نیشانەی ئەوەیە کە هێرەمی قودرەت ڕۆژ بە ڕۆژ بچووکتر دەبێتەوە، یارانی ڕێژیم دوور دەخرێنەوە و ئەو ڕەوتە دەچێتە پێشێ ڕۆژ بە ڕۆژی لێ کەم دەبێتەوە. ئەوە یەکێکی دیکە لە تەفاوەتەکان بوو. مەسەلەیەکی کە دەتوانم ئیشارەی پێ بکەم هەر لە ماوەی ئەو دوو منازرەیە کە تەرتیبیاندا لە سیمای ئیران بۆ ئەو کاندیداتوەرانە شێوەی قسەکردن و تەنزیمی پرسیارەکان بە حەدێک بڵێن جێگای پێکەنین بوون کە زۆرتر وەک گاڵتەجاری دەهاتە پێشێ و ئەوە نیشان دەدا کە ئەو هەڵبژاردنە و ئەو کاندیدایانەیە کە لەلایەن شوڕای نیگەهبانەوە دیاری کراون لە ڕاستیدا هەچی دەیڵێن
ئەوەندە ئاشکرایە بۆ خەڵک کە درۆ دەکەن ئەوە زیاترە ئەو درۆکردانە و دروشمی قەبە کە هیچ ناوەرۆکی تێدا نیە دەگەڵ ڕابردوو جیاوازی هەیە و ئەوانە فەرقی گەورن لەنا زۆر جیاوازی دیکە هەیە لە هەڵبژاردن یا بڵین بەناو هەڵبژاردنی ئەو جار دەگەڵ جارەکانی دیکە ببوورە ئەوەش با بڵێم کە بەپێی ئەو ئامارگیریەی کە خودی دەستگاکانی ڕێژیم کردویانە ئەوانە هەموو دەستیان داوەتە دەستی یەک کە ئاستی بەشداری خەڵک لە زۆر کەمتر وە لە خواردتر لە ڕادەی بەشداری هەڵبژاردنەکانی دیکە نیشان دەدا. کاک مستەفاوا بە نەزەر دەگات کە کۆمەڵە کێشە و ناکۆکی ناوخۆیی لە ناو دەستگای دەسەڵات لە ئێران لە بەردەم ئەم هەڵبژاردنەدا سەری هەڵداوە. ئەم کێشانە تا چ ڕادەیەک جددین تا چ ڕادەیەک بازارگەرمی بۆ هەڵبژاردن و بۆ فریوی خەڵکە. من خلافێکی ئەو تۆ لە نێو دام و دەستگای ڕژیم بۆ هەڵبژاردن شتێکی وا نابینم ئەوانەی کە خەڵک چاوەڕوان بوون کە لەو کاندیداتۆرێدا لەلایەن شوڕای نیگابانەوە قبول بکرێن ئەوانە ڕەت کرانەوە دەگەڵەوەی کە ئیساری ناڕەزایان کرد بەڵام تەسلیم بوون و باسی وەیان کردووە کە ئەوان بەشداری دەکەن لە هەڵبژاردندا بێزگە لە ئەحمەدی نژاد ئوسولاً لەو حکوومەتەدا و حکوومەتەکانی نەوعی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران هەڵبژاردن معنای نییە بۆیە خەڵک ناڕازی بێ ڕازی بێ تەفاوتێک ناکا بۆ ڕژیم خەڵکی کە مەبەست ئەو کەسانی کە مەبەستێتی ئەوانەی دیاری کردووە ئەوانە خەڵک بەشداریش نەکا بۆیان ساز دەکەن دێنە سەرکار کاری خۆیان دەبەنە پێشێ بە پێی بەرنمەیە کار ڕژیم دیاری دەکا هەروەکو تاکو ئێستا ژوا بوو بۆیە ناڕەزایەتێکی ئەو تۆ لە نێوان سەرانی حکوومەتدا بۆ ئەو مەبەستە بەرچاو ناکەوێت لەو ئاسەدا کە مشکلاتێک بۆ ڕژیم بێنێتێ پێشێ. کاک مستەفا نیشانەکان وامان پێ دەڵێن کە ئەمجارە کۆماری ئیسلامی زۆر بە دەربەستی ئەوە نییە کە خەڵک بێنە پای سندوقی دەنگدانیانە ئەو بڕیاری خۆی داوە کەسی خۆشی پێشتر دیاری کردووە ئەو سیاسەتی ناوەندی سەرەکی دەسەڵات واتە سپای پاسداران و ویلایەتی فەقی چۆن لێک دەدەنەوە ئەم سیاسەتی کە دای ڕشتووە کە کەسی خۆی لە پێشدا ئامادە کردووە ویا لە سندوقەکانی دەنگدان دەری هێناوە چ شتێک گۆڕاوە کە ئوسوولەن کۆماری ئیسلامی ناچار کردووە وا ڕەفتار بکات. ئەزانی دەتوانم بڵم لەو بارەدا وانە مەسەلێکە کە ڕژیمی کۆماری ئیسلامی ناچار کردبێ ئەوە سیستمێکە لە سیاسەتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەرەتاوە تاکو ئێستا بەڵام وەک لە وەڵامی یەکێک لە پرسیارەکانی دیکەدا باسم کرد ساڵ بە ساڵ وردە کە تەمەنی حکوومەت چۆتە پێشێ زیاتر بووە خەڵک زیاتر لێ حاڵی بووە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا ئێمە قسەی زۆرمان هەیە بەرپرسانی پلەبەرزی حکوومەت هەتا خودی خامنەیی کە بارها باسی وەیان کردووە کە بەشداری خەڵک لە ئینتخاباتدا بە معنای قدرت بەخشین بە حکوومەتە ئیستحکامی حکوومەتە نازانم ئەوە مستێکە لە دەمی دوژمنانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەوانە خەڵکیان هەنداوە بێن و کەم و زۆریش خەڵک هەبووە کە بە قسەیان بکە بەڵام لە هەلومەرزی ئێستادا و لەو هەڵبژاردنەدا کۆماری ئیسلامی بۆ خۆی باش دەزانێت کە خەڵک بەشداری کەوتووە ناکە مادام کە بەشداری کەوتو ناکە ئەو پێشدەستی دەکا هەر لێستاوە بۆیان مەبەستنی حتا هێندێک لە بەرپرسانی ڕژیم کوتویانە کە بەشداری خەڵک وانە مەشروعیت بدا بە ڕژیم ئەو مەشروعیەتی ئەو ڕژیمە لەلایەن خودداوەیە
بۆیە خەڵک زۆر بەشداری بکە یا بەشداری نەکا تاسیرێکی لێ نییە. یعنی ئەوانە هەمیشە ئەو قسە و لێکدانەوانەی خۆیان هەیە بە پێی سیاسەتەکەیان کە دەرخواردی خەڵکی بدەن. بەڵام بەخۆشیەوە ئێستا دەردەکەوێت کە زیاتر لە هەموو کاتێک خەڵک ڕژیمی کۆماری ئیسلامی ناسیوە و چی دیکە فریوی درۆ و دەلەسەکانی ناخۆن و تەنانەت خودی ئەو تەبلیغاتی کە ڕژیم کردی بۆ ئەو هەڵبژاردنە ژمارەیەکی زۆر کەم لە خەڵک ئەهمیەتی پێدەدەن. ئێستا لە نەزەرسەنجێکدا کە لێرەکانە من لە بەردەستمدا هەیە باسی وە دەکەن لە منازرەکەی پێشوودا ئەوەڵین منازرە کە کرا هەفتەیەک لەوە پێش لە هەر 10 نەفەر 3 نەفەر تەمەشای کردووە. ئەوەش بە معنایەوە نیە 3 نەفەرەکە تاسیری موسبەتی لەسەر 3 نەفەرەکە داناوە هانی داون بۆ بەشداریکردن. ئێستا ئەوانەی لە نزیکەوە چاوەدێری مەسەلەکە دەکەن لە نێو خۆی ئێراندا پێیان وایە کە دوای ئەو منازرەی دووەم کە دوێنێ پێرێ کرا خەڵک کەمتریش بەشداری دەکەن چونکە ئاستی پرسیارەکان ئەوەندە نزم بوو کە هیچ شتێکی تایبەتیان نەبوو. هێندێک دروشمیاندا دروشمی بێناوەرۆک کە ئیدی وەکو گاڵتەجاری بوو. مەسەڵەن یەکێکیان دێگوت من لە دەوڵەتەکەی خۆمدا 3 ژن دادەنێم، ئەوی دیکە دەچۆ پێشەیە من 5 ژن دادەنێم. یەکێکیان مەسەڵەن ئیدعا دەکات دەڵێ هەژارەی لە ماوەی 1 ساڵدا من تەواو دەکەم. یعنی ئەو شتانە بۆ خەڵک ناسراون لە حاڵێکدا بەبێەوەی کە ئیجازەیان هەبێ کە باسی کێشە و مەشاکلێکی گەورە بکەن بۆەوەی کە سەروت و سامانی ئەو وڵاتە لەژێر دەستی مافیای سوپای پاسداراندا لە سووریە خەرج دەکرێت، لە لوبنان خەرج دەکرێت، گروهە تۆریستیەکان لە وڵاتانی دینیا بەتایبەتی لە منتەقەی خۆرهەڵاتی نێوەڕاستدا ئیستفادەی لێ دەکەن بۆ پێکهێنانی شەڕ و ئاژاوە و برسێتی و وێرانی. مەسەلەی بێکفایەتی حکوومەت لە چارەسەرکردنی کۆرۆنا و ئەوانە ئیجازەی هیچ کام لەو قسانیان نەبوو. هەتا و پرسیارانە کە تەنزیم کرابوون لەلایەن سەدا و سیمای ئێرانەوە ئیجازەی نەدەدا کە ئەو شتانە باس بکرێت. تەنانەت ئەو مەسەلەی ئەوەندە زەق بوو خودی کاندیداتۆرەکانیش لێ هاتنە دەنگ کوتیان ئەوانە وەکو پرسیاری تێستی هوش و ئەوانەیە هی کاندیدای ڕیاست جمهوری نیە. جا بۆیە دەواقعدا خەڵکەکە بەشداری زۆر کەم دەکەن. کاک مستەفا ئێوە جگەلەوەی کە هەڵبژاردندا تەحریم کردووە پەیامی تایبەتان بۆ خەڵکی کوردستان لە پەیوەند لەگەڵ ئەم بەناو هەڵبژاردنەدا چییە؟ چاوەڕوانی چی دەکەن لە جەماوەری خەڵکی کوردستان؟ من پێم وابێ ئەو زانیاریانەیە کە دەردەکەوێت ئەلام کراوە تاکو ئێستا بەشێکی کە خەڵکی ئێران زۆر کەم بەشداری دەکەن تێیدا، من پێم وابێ دەبێ خەڵکی کورد بەشداری هەر نەکەن تێیدا. چونکە خەڵکی کورد لە چاو باقی خەڵکی ئێران منتەقەی فارسنشین زۆر بێبەشتر سەرکوت لەوێ زیاترە، ئازادی بەیان لەوێ کەمترە و کورد و باقی نەتەوەکانی دیکەی ئێرانی لەباری ئاین، لەباری مێژوو، لەباری کولتورەوە سەرکوت دەکرێن. هیچ شتێک بۆ خەڵکە لە گۆڕەدانی ئەگەر دیقەتان کرد بێ هەر لە ئەو 7 نەفەر کاندیداتۆرە کە چاوی لێ دەکەی کەسی تێدا نییە کە لە نەتەوەکانی دیکەی ئێرانی بێ لەوێدا قبول کرابێ. هەتا خۆگە قبولیش بکەن بێن هەڵیش بژێنرێن
هەر کەسێک لەو حکوومەتەدا ببێتە سەرۆک کۆمار دەسەڵاتێکی نییە هەچی دەسەڵاتە لەژێر چنجی وەلی فەقیه و سوپای پاسداراندا کۆبووتەوە ئەوە مەسائلێکن کە خودی بەرپرسانی حکوومەتیش باسی دەکەن زەریف وەزیری کاروباری دەرەوە لە باسەکانیدا کە بووم بە هەڵایەک بۆی بەشێک لەو نهێنیانەی درکاندووە هەرچەند ئەوانە بۆ خەڵکی ئێران تازەجیان نییە خەڵک لەمێش ساڵە ئەوانە دەزانن بەڵام گرنگجیەکەی لەوەدایە کە حتا لە نێو خودی ڕێژیمیش خەڵک لە نێو بەرپرسانی ڕێژیم لەو سیستمە ناڕازین بۆیە من پێم وابێ بۆ گەلی کورد لە ئێران وەزیفەیەکی نەتەوەییە کە بەشداری نەکا ئەوە دەواقعدا جوابێکی زۆر مناسبە بەشداری نەکردنی کوردەکان بۆ ئەوەی کە بە ڕێژیمی کۆماری ئیسلامی ئێران نیشان بدەن کە ئەو خەڵکە لەگەڵ ڕێژیم نییە دژی ڕێژیمە لێی ناڕازیە و باشترین مەجال هاتوۆتە پێشێ کە خەڵک ناڕەزایەتی و بێزاری خۆی لەو ڕێژیمە بە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان بە کۆماری ئیسلامی ئێران و هەروەها بە دنیا ڕابگەێنە. زۆر باشە کاک مستەفا من ئیتر پرسیارێک منەوە ئەگەر جەنابتان لە کۆتاییدا پەیام یا وتەیەکتان هەیە. زۆر سپاس منی شەر قسەکانم ئەوانە بوون ئیشەڵا موفق بن سەرکەوتوو بن لە کارەکانتاندا. زۆر سپاسی جەنابتان. سپاس بۆ. بینەرانی خۆشەویستەوەی کە پێشکەشتان کرا ئەڵقەیەکی تر بوو لە بەرنامەیەکی تایبەت بە هەڵبژاردنەکان لە ئێران لەگەڵ بەڕێز کاک مستەفا هیجری لێپرسراوی گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران تا کاتێکی تر کات و ساڵێکی خۆش.